دۆزگەر دەبێژن ڤەدیتنا بەلگەی نەپەنی دە ئۆفیسا بایدن دا جدایە ji lêkolînê bi belgeyên nepênî re. Brîtanya daxwazê ji Îranê dike hukmê îdamê li ser welatiyekî Brîtaniyê bi esil Îranî pûç bike. û avakirina akincîgehan ji bo çekdarên ser bi Tirkiya ve li herêma Efrînê gehane çi qonax. سلااو و ڕێز و بەخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن هەفتی سپێدەیە ڕۆژە پێنجشەمیە دەخیلی شەموو هیڤیا دەمن خۆش ژوەڕە دخوازە. گاڤاک و نوچە بەڵاو بووی بەلگەی نەپەنین سەردەمێک و سەرۆک بایدن جێگرێ سەرۆکی بوو ji hêla parêzerên wî ve destsaziyak Washingtonê de hatine vedîtin du dozgerên berê gotin cudahiyên gelkê sereke di nêvbera vê dozê û vekolîna cudaya Wezareta Adadê de li ser serokêberê Donald Trump hene. Serederiya Trump bi belgeyên nepeniyên pir hestiyarên ku wî piştî ji Koşkaspî derketî di mala xwe da li rêbendana 2022 hêla bûn li Florîda bi zanebûn bû. Zanyarîn zêdetir di vê raporta hevkar Balin Salehê. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ئاشکرابوونی ژمارەیە بەڵگەنامە لە یەکێ لە ئۆفیسەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکادا مشتومڕێکی یاسایی و سیاسی بەدوای خۆی داهێناوە لە واشنگتن. بەڵگەنامەکان دەگەڕێنەوە بۆ ئەو سەروەختی بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بوو کاتێک پارێزەرە تایبەتەکانی ئەو بەڵگەنامانە دەدۆزنەوە. سەرۆک بایدن نکۆڵی ناکات و دەشڵێت تیمە یاساییەکەی هەموو هاوکاریەکی ڕێکارە یاساییەکان دەکات. And they did what they should have done. They immediately called the archive. ئەوەی پێویست بوو پارێزەرەکانم کردیان دەست بەجێ پەیوەندیان کرد بە دەستگای ئەرشێفی نیشتیمانیەوە و بەڵگەنامەکانیان گەڕانەوە بۆ ئەو دەستگایە. سرم سوورما کە پیان وتم هەندێک بەڵگەنامەی حکوومەت براونەتە ئەو ئۆفیسە لەگەڵ ئەوەشدا کە نەمدەزانیت چی لەو بەڵگەنامەدا هەن. پارێزەرەکانم پێشنیازیان نەکرد کە بزانم چیان تێدا بوو ئەو سندوقەکانیان گەڕانەوە و هاوکاریەکی تەواوی پێداچوونەوەکانیش دەکەن و هیوادارم بەم زوانە تەواو بێت و ئەوجا وردەکاری زیاتر باز دەکرێت. بە پێی ڕای پسپۆڕانی یاسایی جیاوازی هەیە لە نێوان ئاشکرابوونی ئەم دۆسەی بەڵگەنامانەی لای جۆ بایدن بوون لەگەڵ دۆسەی دەست بەسەرداگرتنی بەڵگەنامەکانی لە ماڵی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا. لەم دۆسیەی بایدندا ئێمە هێشتا لە قۆناغی بەرایی داین لەبەرەوە زۆر قورسە بزانین چی ڕوودادیان چی دەکرێت لە پەیوەندی بەو بەڵگەنامانەوە. بەڵام بەگشتی دەتوانم بڵێم زۆر جار جیاوازێکی گەورە دروست دەبێت ئەگەر خۆبەخشانە شتێک بۆ حکوومەت ئاشکرا بکەیت یان ئەگەر حکوومەت خۆی بێت بگەڕێت بە شوێنیدا و ئاشکرای بکات. پسپۆر جەخت دەکەنەوە لەوەی گرنگە دادپارێزان لە هەر لێکۆڵینەوەیەکیاندا لەم دوو دۆسەی بەڵگەنامانەدا بزانن ئەو پێشێلکردنە یاساییانە بە ئاگاهیەوە بووە یان لە کەمتەرخەمیەوە ئەو کارانە کراون. ئەگەر ناسەلمێنرێت کە سەرۆک بایدن دەیزانی بەو کارەی پێشێلی یاسایی کردووە ئەوە بە هیچ تاوانێک دادگایی ناکرێت. هەر بۆیە لە هەردوو دۆسیەکەدا دادپارێزان سەیری ئەوە دەکەن ئایا بایدن سەرۆکی ئێستا دەیزانی یاسای شکاندووە یان ترامپ سەرۆکی پێشوو لە پەیوەندی بە بەڵگەنامەکانەوە دەیزانی کە یاسای شکاندووە یان نا. ئاشکرابوونی ئەم بەڵگەنامانە پرسیارگەلێکی زۆری هێناوەتە ئاراوە لای پسپۆڕانی یاسایی وەک دەڵێن وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بۆ هەردوو دۆسیەکانی بایدن و ترامپیش گرنگن. بۆچی لە ساڵی 2017 ئەو بەڵگەنامانە براونەتە لای جێگری ئەو سای سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئێستا؟ بۆچی ڕێگەدرا ئەو بەڵگەنامانە ببرێنە شوێنەکەەوە کە پارێزراونیە؟ بۆچی دەستگای ئەرشیفی نیشتیمانی لە ساڵی 2017 یان 2018دا داوای گەڕانەوەی ئەو بەڵگەنامانەی نەکردووە؟ ئەو بەڵگەنامە نهێنیانە لەکوێن؟ دەبێت ئەم پرسیارانە لەم دۆسیە و لە دۆسیەکەی ترامپیشدا بکرێن. وەک ئاماژەی پێدەکرێت لەم جۆرە دۆسیانەدا ژمارەی بەڵگەنامەکان گرنگ نین هێندەی ئەوەی ئەو بەڵگەنامانە چەندێک پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و بڵاوبوونەوەشیان چەندێک دەبێتە مایەی مەترسی.
دوه چهارشەمێ بریتانیا داخواز ji Tehranê kir ku e'damkirina kesekî li Îranê bi tawana sîxuriyê ji bo istixbarata Brîtanî hatiye tawanbarkirin bi armanca siyasî û divê rawestîne. Dê peyamekî Twitterê da Wezîrê Derveyê Brîtanya got divêt Îran e'damkirina Elî Reza Ekberî hewlatiyê Brîtaniyê bi esl Îranî rawestîne û demin dest wî azad bike. Wî got jî ev kiryarekê bi mebesta siyasî ji aliyê rejêmeka berberî ve ku bi tevahî guh nade jiyana mirovan. Mîzan online ajansa mîdya dadweriya Komara İslamiya Îranê duh çarşemê ragihand ku Ekberî bi tometa fesada li ser rûyê erdî û ji ber gihandina zanyariyan ji welatekî biyanî rew herwesa ziyan gihandiya ewlehiya niştimaniya Îranê bi i'damê hatiye cizakirin. لە ماوەی نزیکەی 4 مانگی دوای مردنی ژینە ئەمینی ناوەندی مافەکانی مرۆڤ لە ئێران باس لە زیندانیکردنی ناڕەوای زیاتر لە 18,000 خۆپێشاندەر و زیاتر لە 500 کوشتنی سزادراوی حکوومەت دەکاتن لە نێویاندا لە ناویاندا لە سێدەرەدانی بربەریانە لە پێش چاوی خەڵک ئەمە بەگوتەی ئەو ڕێکخراوە لە نێو ئەو زیندانیانەش کە ڕوبەڕووی ئەگەری لە سێدەرەدان دەبنەوە پزیشک ڕۆژنامەنووس وەرزشوان ئەکتەر شاعر هونەرمەندیش هەیە ئەمانە بە فەسادی لەسەر زەوی تۆمەتبار کراون تاوانێکە حکمی لە سێدەرەدانی لەسرە بۆ باسکردنی بارودۆخی ناو ئێران میوانداری ئاڵا ڕێیانی ئەکتەری کوردی دانیشتووی وڵاتی سوید دەکەین. ئاڵاخان ئەم کاتت باش پێش هەموو شتێک حەزم کرد بزانم یعنی لە ڕێکخراوەکانی نەتەوەیی لە جیهانە کە ڕووناکی دەخنە سەر دەستگیرکردنەکان و ئەشکەرەکردنی ناوەکانی ئەم خەڵکانە یارمەتی ئەدا کە ڕژێمی ئێران پەشیمان بێ تا ڕادەیەک وانەکە کە لە ناویان بباتن بەبێ ئەوەی خەڵک ئاگادار بێ؟ پێم وایە تەئسیرێکی زۆری هەیە کە ئەو نێوانە بڵاو دەبنەوە کامپین ساز دەکرێت لەسەر سوشل میدیا لەسەر کاناڵەکانی تویتر و ئینستاگرام و ئەوانە هاشتاگ ساز دەکرێت ڤیدیۆ کلیپ و هەتا گەر مەسەلەن وێنە هەیە لەسەر ئەو کەسانە واژ دەکا کە خەڵکی کە کورد نین و فارس و ئێرانیش نین دەتوانن بۆیان زۆر هاسانترە پەیوەندیەکیان هەبێ لەگەڵ ئەو کەسانە فەرق دەکا بەڵام بەداخەوە ئێران ڕەژیمێکیشە کە هەرچی بێوێ دەیکا بۆ ئێمە قەت نازانین. باشە ئاڵاخان قەیناکە بەڵام زۆربەی ئەو خەڵکانەی کە دەست بەسەرن ناسنامەی وڵاتانی تریان هەیە بوون منە بە ئەسڵ ئێرانین بەڵام لە خەبەرەکە هەواڵەکاندا ئەوڕۆ ئێرانی کە حکمی لە سەدەرەدان لە سەدراوە یعنی ئەبێ ئەو وڵاتانە چی بکەن؟ بەڵێ وایە تێکەڵاوە بە زۆربەیان هەر خەڵکی ئێرانن ئەوەش بەڕاستی شێوەیەکە بۆ ئێران کە ئەو جوڵانەوە ئەو شۆڕشە بکوژێ و ئەو کەسانەی کە ڕۆشنبیرن کە ئایندێکی ئەو کۆمەلگایەن و ئەو وڵاتن ئەوانە لە بین ببە و تەواوی دنیا ئەرکی ئەوەی لەسەر شانیە کە شتێک بکە کە فشار بۆ ئێران بێنێ بە هەر شێوەیەکی بێ یەکێک لە هاسانترین شتەکان ئەوەیە و سفارەتانە دەبێت داخرێن ئەسڵەن ئێران نابێ پەیوەندیت لەگەڵی هەبێت دەبێت زۆر زۆر بە توندی نیشانی بدەیت بە ئەمەر نەک بە قسە. ئاڵاخان جەنابەت هونەرمەندی و ئەکتەرێکی شانۆ و سینەماشی یعنی وەک هونەرمەندێک چەندێک پێ دەچێت تا ئەم واقعی ئێستای ئێران ببێ بە ناوەڕۆکی کارێکی هونەری ناودار وەکو سینەمایان شانۆ؟ بەڵێ وڵی لە بواری هونەری بەڕاستی زۆر کەس کاری کردووە ئەمە سامان یاسینمان هەیە راپر کە ئێستا حکمی ئەعدامی لەسرە گۆرانی لەسەر ئەو شتانە دەڵێ ڕاپ لەسەر ئەو شتانە دەکا
لە دەرەوەی وڵات کەسمان وەکو نەوید زەردی هەیە، پێدرام شەهلایی هەیە، گۆرانی بێژ هەن کە گۆرانی ساز دەکەن و لەسەر شقامەکان و لەسەر مەیدان و گۆرانیانە دەکوترێنەوە. شانۆ گەمێک سەخترە بەڕاستی، بەڵام موژگانی کاوسیمان هەیە کە حتا دزای زیندانی دراوەتێ بەس کورتە فیلم و دۆکیومنتەری ساز کردو لەسەر زبانی دایکی کوردی. یعنی بەردەوام ئەو شتانە پێش ئەو شۆڕژەکراون و ئێستاش دەکرێن. ئاڵاخان پێشەوەی پرسیار لە جران بکەمە سەر کورد و چۆن خۆیان ڕێک بێخن یان پارتە سیاسەکان چی بکەن چینەکەن، ئەمیست پێ بڵێم ئایا پێت وایە کە شۆڕەشی ژنان لە ئێرانە گۆڕانکارێکی بەدیهێناوە؟ ئەو شۆڕشە جارێ هەر بەردەوامە بەڕاستی، شۆڕشێکە وایە بە سیمبۆلی ژنێک کتێکی کورد دەستی پێکرد، بەڵام ئەو شۆڕشە شۆڕشی تەواوی گەلانە، شۆڕشی گەلی کووردە، شۆڕشی هەموو کەسێکە. بەس ژین ژیان ئازادی وای کردو کە چوارچێوەکە و قالبەکە بۆتە مەسلێکی کە بەڕاستی ژن لە قالبەکەیدایە، لە دڵەکەیدایە، بەس هەر بەردەوام و هەر دەبێ بەردەوامیش بێ. باشە ئەبێ کورد لە دیاسپۆرا چۆن خۆیان ڕێک بێخن و چ داواکاریەک بکەن لەم گۆڕانکاریانەدا؟ ئەم پێم وایە ئێمە وە کورد دەبێ یەک بگرین، دەبێ پێکەوە هاوکاری بکەین، هەم ئەوانەی لە ناو حیزبەکاندان و ئێمەی کە لە دەرەوەی حیزبداین دەبێ پێکەوە دانیشین بۆ خۆمان لە دەرەوەی فارس و ئێرانی باسی وە بکەین ئێمە چمان دەوێ وەک کورد، چ ئایندێکمان دەوێ، ئایا لە دەرەوەی قالبی ئێران بێ یان لە ناو قالبی ئێران بێ، و ئەو شتانە دەبێ ئێستا باس بکەین نەک دوایە. دەبێ زۆر گرینگە، یعنی کاتی ئێستا بۆشتانە. پێش ئەوەی کە وەکو ئەکتەر چالاک بیتۆ نووسین بە زمانی ئینگلیزی بە سویدی بە کوردیت هەبوو، یان ڕنگدانەوەی ئەو نووسینانە لە ناو ئێراندا لە ناو کوردەکاندا چۆن بوو؟ بەڵێ وڵای زۆر باش بۆ زۆر کەس پەیوەندی گرتووە، بە تایبەت چونکە ئەو شتانە بە ئینگلیسیش دەنووسرێن کە پەیامەکانی مە دەبێ ئەمە بۆ دنیای باس بکەین، دەبێ بیهێنینە سەر ئاستێکی کە بەڕاستی دنیا و وڵاتانی UN و سازمانی UN لەسەر شانی خۆی دابنێ کە مەسەلەی کورد دەبێ حەل کرێ، ئەوە شتێک نییە هەر لەسەر شانی ئێمە دابێ. خانم ئاڵا ڕەیانی ئەکتەری کورد لە دانیشتووی سوید، زۆر زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. زۆر سوپاس. کۆمەڵێک کەسی تونڕێ دوێنێ چوارشەممە لە دەرەوەی باڵۆزخانەی فەرەنسا لە تاران کۆبوونەوە بۆ نەڕەزایەتی دەربڕین بەرامبەر بەو کاریکاتۆرانەی کە لە گۆڤاری چارلی ئیبۆدا بەڵاو کراونەتەوە کە گاڵتە بە دەسەڵاتدارانی ئاینی ئێران دەکەن. گۆڤارەکە ڕۆژی سێشەمە کاریکاتۆری زیاتری بەڵاو کردووە کە گاڵتە بە ئایەتوڵا عەلی خامنئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران دەکاتن. خامنئی وەک ڕێبەرێکی ڕوحی بۆ ملیۆن شیعە لە سەرانسەری جیهان ڕێزی لێ دەگرێتن. ماوەی نێزیکەی 6 مانگە 4 پێشمەرگەی کۆمەڵە دوای گەڕانەوەیان بۆ خاکی ئێران لەلایەن ڕژێمی ئێرانەوە دەستگیر کراون و چارەنووسیان نادیارە. ئێران تۆمەتی کارکردنیان بۆ ئیسرائیل خستوتە پاڵیان و دوای 40 ڕۆژی دەستگیرکردن نیشیان لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانەوە دان پێدانانیان لەسەر ئەو بابەتە بەڵاو کرایەوە، بەڵام کە سوکار و کۆمەڵەش ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە و لە ئێستاشدا کەمپێنێکیان بۆ دیاریکردنی چارەنووسیان دەست پێ کردووە. سنوور کەریم پەیامنەری دەنگی ئەمریکا لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. کۆبوونەوەی کە سوکاری 4 پێشمەرگەی کۆمەڵەیە کە ماوەی زیاتر لە 5 مانگە دوای دەستگیرکردنیان بێسەر و شوێن کراون لەلایەن ئێرانەوە و چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە. لە ئەواخرەکانی تیرمانگە خەبەری دەستگیرکردنیاندا پێمان و لە 5 مۆردادیشە جمهوری ئیسلامی ئیتلاعیەکی بڵاو کردە و کە ئەوان متەهم بوونە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل و موسادا. لە ئەوەڵیشە خانەوادەکانیان و کۆمەڵە ئەو ئیدعای دروغە لەگەڵیانە کردووە، ئەوەیانە ڕەت کردیەسەوە. هەر یەکە لە پژمان فاتحی، وەفا ئازەربار،
محەممەد فەرامەرزی و محسین مەزلوم کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و خێزانەکانیان دەڵێن بەر لە چەند مانگێک بۆ کارێکی تایبەت بە حیزبەکەیان ڕۆشتونەتەوە ئێران، بەڵام پێش ئەنجامدانی هەر چالاکیەک دەستگیر کراون لەلایەن ڕژێمی ئێرانەوە. خێزان و کەسوکاریان دەڵێن نازانن لە سێدارە دراون یاخودنا. زۆر نگەرانین، نازانین پەنا بۆ کام لە بدەین. تەنها شتێکە ئێستا ئێمە یانێ لە توولی ئەم 6 مانگا کە ئاگادارینەوەیە کە لە سەدا و سیمای ئێران فیلمێکی ئێترافاتی جباریان لێ بڵاو کردن و هیچ خەبەرێکی کە نییە. بە وتەی کەسوکاریان ئەو پێشمەرگانە تۆمەتی کارکردنیان بۆ وڵاتی ئیسرائیل دراوەتە پاڵ و لەژێر ئەشکەنجەدا هێنراونەتە سەر تەلەڤیزۆنی فەرمی ئێران و دانپێدانانی زۆرم لێیان بڵاو کراوەتەوە کە دەڵێن دوورە لە ڕاستیەوە. ئەم 4 زیندانی سیاسیە کۆتایەکانی مانگی پوشپەڕ بوو کە ئازام کران بۆ شاری ورمێ بۆ چالاکی سیاسی و تشکیلاتی بدونە هیچ سەلاحێک یا ئەوەی کە حتا دەرگیریەکی نظامی ڕووبدا دەست بەسەر کراون ڕوونە، یانێ لە بەجوانی ئەتوانی لە ناو چهرەیانە ئەوە ببینی کە لە ژێر ئەشکەنجەیەکی زۆر ڕۆحی و جسمیە بووە کە ئەم ئەترافی ئەجباریە کراوە لە ئەم 4 زیندانی سیاسیە. خێزانی ئەو پێشمەرگانە ئاماژە بۆ دەکەن هێشتنەوەی چارەنووسیان بە نادیاری تووشی دۆخێکی خراپی دەرونی و ژیانی کردوون، داوای بەدەمەوە هاتنی ناوخۆیی و دەرەکی دەکەن. دایکی پژمان کە بۆ خۆی سەرەتانی هەیە لەو 6 مانگا گویا چەند جارێکیش بانگیان کردە و بە هەڕەشە و بە توندی و بە تەهدید و بەوانەی کە کەس بۆ ماڵت نێت و کەس سەردانت نەکا و بۆت نییە لە هیچ شوێنێکی هینا قسە بکەیت و بەرپرسێکی کۆمەڵەش سەر ڕایڕەتکردنەوەی ئەو تۆمەتانە دەڵێت کەمپینێکی ناوخۆی و نێودەوڵەتیان ڕێکخستووە بە مەبەستی دیاریکردنی چارەنووس و پاراستنی ژیانی پێشمەرگەکانیان. انتظارمان هەیە ئەوانەی ئێستا نوێنەری گەلی باشووری کوردستانن لە پارلەمان وەکو کوردێک وەکو تێکۆشەرێک ئاوەڕ لە ئەو 4 بەندکراوە بنەوە. ئەوان 4 ئازادی خوازی کوردن ئیمڕۆ لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە دەنگیان بە هیچ کوێ ناگا. بێ بنەماترین تۆمەت ئاراستەی ئەو هاوڕێنەی ئێمە کراون. کاتی خۆی هەر لە سەرەتای ژەو کۆمەڵە بە بەیانیەکی فەرمی بەرحاڵ ئەوەی ڕەت کردەوە. هەر 4 پێشمەرگەکەی کۆمەڵە ژیانی هاوسەریان پێکێناوە و لە ئێستادا هاوسەرەکانیان کە لە هەرێمی کوردستانن بە دیار ئاشکراکردنی چارەنووسی هاوژینەکانیانەوە ڕۆژەکانی ژیانیان دەژمێرن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پێواژۆیە ئاواکردنا کۆمەڵگەهان لێ هەرێما عەفرینێژ بۆ بجێهکردنا مالباتین کۆمین چەکداریên ser bi Tirkiyê ve dewam dike. Heftiya borî kۆمەلگەهek nû lê navçeya Cindrîsê hat avakirin ku rêxistiya bi navê Ferîq Idlibul Watan ew kۆمەلgeh avakirî û helwesta perepêdanawî jî ji alî kۆmەleka xêrxwaza Filistînî ve têkirin. Li gora hinek zanyariyên ku bi dest dengê Amerîka ketin pitir ji 20 kۆمەلgehan li devera Efrînê hatine avakirin ji bo ku em rastiya vê mijarê bizanin Peyamêra dengê Amerîka li wê herêmê Newroz reşo niha bi mereya Newroz dem baş me çi zanyariyên piştrastkirî hene li ser avakirina wan kۆمەلgehan? Belê wekî ku te aniye ziman pêvajoya avakirina kۆmgehan li herêma Efrînê ji mizdara 2018 ta roja îro dewam dike. Herî dawî kûmgeha ejnedî ne û ew perepêdana wê ji aliyê rêxistina Filistînî ya bi navê ejnedîna xêrxwaziyê hatiye kirin. Ev kûmgeh li ser erdekî nêzîkî bajarê yan jî gundê Hemîlkê bi ser navçeya Cindrêsê ve hatiye avakirin. Zeviya ku ev kûmgeh li ser hatiye avakirin yê malbateke Kurd ya Efrîniyê ku niha derbiderin. Ew zevî xwediyên wê du birayên Efrînî ku navê wan Mecîd û Murad Mennanin. Me xwegihan malbata xwediyên vê zeviya ku kûmgeha herî dawî hatiye vekirin ku ew li ser
و یکی چه دبیجن راستیا کو اف کنگه لسر زویا وان هاتیا آفاکرن یک جو خودین و زویه کناوی وی منان امین منانه کو او نها در بدره او لباجار آمشلو در بدر دمینه گود جماراج دنگ امریکا را راگهان کو تو هایاوان ج آواکرنا و کنگه به آوایی که فرمی یان جیم بیجن بسر سکی کو کرین و فوتان زویه وان قاطیه دست سر کرن جو آلیه هزین سر من چکداریان سر العفرین سر دستن او لسر ویجی اف کنگه هاتیه آواکرن و اینایز ببري قدن جيم دي قاعد على فيديو ام دي بينن فيديوين كو مالقاك تي افاكرن ادويدرينا كنت دليت اخفي عن جهكي دينات وبحثوا عندكي وقت تاني زمان العفرينه تاروجا ايرو بيسكم جهنا كم جها هري نو ياد الصالة 2023 دا هاتي افاكرن اف كم جها كنا هات مشافاني ما دي ماني ود بينن كم جها اجندينا و بشاوی یا دستپیکی داوی بویه جپنجمال مالیته داوی بویه پک هاتیه لیته پایینیان جی لگور کو افری خستن راگهاندیه او پروژه آواکرنا مال نوی و فی کنگه دوام بکه ما هون داوکی دنگ امریکا خوب که هینن رخصنا اجنادین یا کو فلسطینیه و پراپیدانا و پروژه کریه کو ام بزانه بنهایا ویجی هی کو اف کنگه لسر زفیه هم مواطین عفرینین در بدرتی آواکرن برسیوا او بوکو او تنی ریخستنه که خیرخوازینه تشتی کو گریدای اف روشن سیاسیین هندر سوری امجی نبر پرسیارن شخوال وی داره هزک هیا مبستوان هزن سردست حکمت ترکیه و هر وی باشا نوروز حکمت ترکیه چما حکمت ترکیه و بچه آمانجی آلیکاری آوا کرنا وان کومل گهان دکا یعنی وقت بیجن آکنجی گهان بله ما هول دا وکی دنگ امریکا خوبی که هینن وزارت دروا یا ترکی جی کو هم بزانه بن برسی وان لسرویه که چیه تا وی کلیه جی ما برسی نگرتیه لی راستیا وی یکی مروف دکاری وصل دنیشان لسر آستا ون سالن کل ترکیه العفرین سر دسته و هزا که برپرسیاره وکه قاليا حقوقي قانون الناف دولتي او حكومه تركي هايوي جا افكرنا فانكم جهان جيين لسر زفين ملك وموارد عفرينيين در بدر دبي يان جيين دناف زفين سوريين قشتي دا تشي دبي هيا اف يك ناكو هذا السر عرضي هايوي جي تشبكو اف تشواري افكرن لي شنو بيك نورس ترس هاي كو ديموغرافيا او هرمي بجوهرتن بفان اكنجي جهان بفان كومال جهان بلش خواري خستنين ما في مروف هر وكي دن شاف ديرن حقوقي نشانا بويا كده كو دا انجاما بلجكرن وان وجهشتنا كو برانيا زفين كو كومالجه وهجمارا وان بيز درباسكي العفني تي افاكرن دناف زفين ملتن كردين عفريني خلكن دفرت يا افاكرن اف يك جي لغوروان شاف ديران تي واتايا كو تركيا وافري خستنين كو جدانا ارمانجا تركيا دكن بپراپیدانا وان پروژیان و یکی دکن کو سپاندنا گوهرتنا دموگرافیا هرما عفرینه و هرما که کردیه جو خود وان کمالگه هاندا پشتی کوتین آواکرن مالباتن کمن چک داریم بسر ترکیه واتین بجه کرن عرب و هر وها ترکمن و از دخوازم نشانا بوی یکی جید بکن بگور بلگه کرنین وان ریخستنین مافن مروفان اف کمالگه جعالی ریخستنین هاورچونه و هاتنه پراپیدان چاودیر کرن و جهانی ناف دا کویت هنا فلسطيني هنا وهر وكيدن قطريجي هنا نشانه بويا نورز عزيزانم رابورت كرن لسر برسك وصا قال كي ساخته كوناي كرن لي امي فيدارن لباشروج جنب بكارن رابورت تن لسر وان جان بكن قال كي سباس نوروز راشو باميرا دنگي امريكا لعفريني ناجێگیری نرخی دۆلار خەڵکێکی زۆری تووشی زەرەر و زیان کردووە دۆلار فرۆشان پێیان وایە گەر ڕێژەی خستنە ناو بازار دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە زیاد بکرێت و دۆلاریش نەبرێتە وڵاتانی دراوسێ عێراق ئەو کات نرخی دۆلار جێگیر دەبێتن پەیامنەری دەنگی ئەمریکا لە هەولێر ئەحمەد زێباری ئەم راپۆرتەی ناردووە. بازاری ئالۆگۆری دراوەکانە لە هەولێر نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار هەر لە دابەزیندایە
نازم ماوەی چەند ساڵێکە کار لە ئاڵۆگۆری دراودا دەکات. باسی هۆکارەکانی دابەزینی بەهای دینارم بۆ دەکات بەرامبەر بە دۆلار. هۆکاری بەرزبوونەوەی دۆلار ئەوەیە کە باقی مرکزی کەمیەک دایەتە بازار وەکو پێشان 250 ملیۆن و 200 ملیۆن ڕۆژانە نایەختە بازاری 47 ملیۆن 45 ملیۆن 50 ملیۆن دایەتە بازاری. هۆکارەکەی ئەوەیە کە دۆلار بەرز دەبتەوە. ناجێگیری لە نرخی دۆلاردا بۆ دوو هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە وەک دۆلار فڕۆشان باسییان لێوە دەکرد. یەکێکیان بڕێکی کەم خستنە بازارە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە و هۆکاری دووەمیش ناردنە دەرەوەی بڕێکی زۆری دۆلارە بۆ وڵاتانی دراوسێ. داواکاریم لە حکوومەتی عێراقی یعنی ئەو ئێستا وەختی وەزعی لە هەموو وەختێک باشترە ڕێژەی خستنە بازار زیادکە بە دنیای و بە هەفتە بە سال 5 ڕۆژ وش خۆی لێ دێتەوە. ئێستا هەموو خەرک لە قەلق و دڵ ڕاوشەیە هەتا بە حکوومەتی هەرێمش داوا دەکەم یعنی ئینتیفاقەشی وا بکەن لەو فترەیە بە هەردوو لە باخەکانیان دۆلار بخنەوە بازار ئەو وەزعە نەتەقیتەوە چکە وەزعەکە تێکچی وەکووە وڵاتانەمان لێبێ بە حیاتی پێیان چانابی. بازارەکە بۆ کڕیار و فرۆشیارانی دۆلار زۆر ئاڵۆزە. خەڵکێکی زۆر لەم بازارەدا تووشی زەرەر و زیان هاتووە. ئەمە ڕۆژانە کڕین و فرۆشتن بۆ دراوەی دەکەین. ئەو دراوەش یعنی زۆر کاریگەری لەسەرمان کردێ وەڵی خەو و خۆراکی لێ حرام کردینە یعنی دەبینی سعرەکە ئێستا و دقەی لەگەرە تومەت ئەتا دەخشێمەوە پاش سعرەکە دەگۆڕدرێتن یعنی زۆر سەرقاڵی کردینە ئەگەر ئەو سعرە مستەقڕبی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان و عێراق تێیدا سوودمەند دەبی ئاسوودە دەبیت. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 156350 دیناری عێراقی بوو. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. گەلۆچەندێ خەلکی هەرێما کوردستان و عێراقی بەر بزیانە بلندبوونە بەهای دۆلاری کەتنە و چەندی کاریگەریە ڕاستەخوا لەسەر ژیانە وان کریە. حکوومەت و پەرلەمانی هەرێما کوردستانی دکارە چ بکە؟ ئەم هیوی دیکن بەرسف لە جەم برێز بەهجەت علی ئیبراهیم ئەندامی کۆمیتەیە داراییە پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی باکێکی بەهجەت سپاس ji بۆ دەمیوە یعنی ji ber çi ev krîza bihayê dolarî durist bûye berî her tiştî em vê pirsê dikin. زۆر سوپاس سڵاوەڕێز کاکجا خێربوو جەنابێوە بۆ هەمی کارمەندێ دەنگێ کوردی لە ئەمریکا هەروەسا سڵاوەڕێزت خۆ کنێرم بۆ هەمی بیستەر و بینەرێت دەنگێ کوردی لە ئەمریکا. پرسیارە جەنابێتە پرسیارێکە زۆر گرنگە حقیقەت چەند فاکتەرێکی سەرەکی هەنە کە اعتمادت کرد سر هندی که بهای دلاری گران ببیت یا ارزان ببیت. یکیش وان فاکتره که آبوریه، یکی سیاسیه، یکی کارگیریه. فاکتر که اقتصادی هم بیجینی آبوری اگر هم برای خوب بدهینه مد ناف زانست اقتصاد دا بابته که هید بیجنی سیاسا نقدی که پیوست او گریدای صرف بنک مرکزی عراقیه. اف بانک مرکزیه بهای دلاری دیار کتن رجاو دیار کتن و او کمیات اختت ناف بازاری دا دیار کتن لیکن که بجد دیاره اگر بانک نافندی بهای دیار کتن چی لبازاری بفعلی نوصای بلکو بهای هشتا بلنتر دبا من راسته اگر کاک دخیل است ناخو تمام بکم ده هنه سری فرمو اگر بکرتی بتکایا چون چند تساعدیش مهنه ما خصنا رويه هي وما خاصة هي يعني عرض وطلب هي وقت سياسة نقدي في مجالي دا عرضه يعني خاصنا رويه كيمت كتن أكيد خاص يعني طلب السروي باري وي دراوي زيادة بيتن بريانها بري چند محكا بانک مرکزی کمیا 250 حتی 208 میلیون دلار چه پریکا حواله چه کاش پریکا بنوکا تخصت بازاری داده رفت لینها او رجه یا کم بو 40 بو 5 میلیون دینار روزانه و اوجی کارتی کرنکا مباشر اخستی سر گرامبونا کلوپلا هر سال سر او بازرگان چیتن کلوپلا کریتن و که نگران یکا مازنده و حتی تأثیر کریل سر
وان کالاوش تومکه تذكري البازار که حد رجا 10 بو 15 صده بهای همي تشتي يزيده كري وأف سياسة نقدية البنك مركزي بيروت كتن حق سياستك مستقلين وجريداي كم بابتك ديجي هيا وكي چی جريداي چی بابتها كي ماجد اگر بشكي بكرتي جريداي چی بابتها او سياسة بنك نهضة العراقي بابت فساد گندلیه سپیکر ناپاره و اوانا همی کارتکرنه که موزنه هایی باشا خلق دي بيجن ايران جي دست هيا وبتومانيك وقال كي دكارا تشعب بكو وهر چندي بهاي برامبر توماني چند $1 بكرو ببناف ايراني اف راستا کابینا سودانی احساس به مسئولیتی کریه و دست بریه پناه بریه بو هندک اجراعاتا که وان اجراعاتا تأثیرت کتن طبعا السر هات نخارا بهای دولاری که اوجی هندک اجراعاتا شوانا راد بیتن او بنوکت کل برینها بسعر حكومي دولارش بنك مركزي والقتن حدود 4-5 بنك كابون نفسي وقت بسعر حكومة بصادو چلو حفتا والقت همان روش همان ساعت فرود بصادو چلو هشتا و صادو چلو نها و اونا خدان خو مليارات دولارات في مجاري داد او بارت حكومة ايرانه السر حكومة العراق كحدود 6 تريليون دينار يعني زيكي 5 مليار دولار يا اف باره اگر بو ایران بريكا دولاري بچيتن اكيد اوه كارتكنكا خراب باشا بس يا سركه ماجدتا كي بهجت او برلماني هريما كردستاني وحكومتها هريما كردستاني دكارن چي بكن يعني جي چه دستوانداني تنها غريداي حكومتها نافنديا البته ام وکو حکمت هرم کردستان ام گریدای حکمت عراق فدرالی و او اجراعات الویل تینا کرن حکمت هرم کردستان جی مشموله و اجراعات هاتی نکرن شوانا 5-6 بریار سرک وزیران طریقا بانک مرکزی داری خستین که اف 5-6 فاکتر دبن سبب هنده که بهای دولاری بیت خاره و بگهیت 148 و 149 حتی 150 شوانا جی ایک هندی مشتریات حکومت عراق هنه تفیابیتم دیناری تعامل ببیت کرن یعنی برینها دولاری بو نهای کریه دینار همی دوائرت حکومی مشتریات خوبو دوائره پریکا دیناریه تعامل دیناری تتکرن هر روزا کرت تایبت یعنی قطاع خاص کمپانیا بزنسمن او سرداری الگل بنوکات کن او جی پریکا دیناری تعامل گل تتکرن هر روزا هندک بنک دیده هنه دست نشان کرن بو هنده که حوالاتی بچیتن رجه که پاره دولار بجا 2000 بی 2500 دلار بیتن بخور بنک که حکومی وقت بدیف سعرها حکومی او سعرها حکومت بوی دست نشان کتن و اوه همید بن سبب به هنده که بشتن بهای دولاری برانبر دیناری بیت خواهد یاش بشی گرنگتر اگر بکرتی که باجت تو وقتی من نما براستی اگر بکرتی یاش بشی گرنگتر که داخل حکومت عراق بانک مرکزی عراق خدانه خون 3.4 میلیارد دلار احتیاط دولاری هی یعنی جه مترسیه که زورنینه که هم بشن یعنی هم بشین ایدی اقتصاد فی ولاتی دی برف روخانه چیدن بله برز بهجت علی ابراهیم اندام کمیته دارایی پارلمانی هریما کردستان از گلک سپاساتکم دخواست لیبرید کم چون ما راپورتی دی هنا وقتی ما هند رد دما گلک سپاس هر ساغدی صلاح و رز و زور ممنون سرچم ناسەقامگیری بەهای تومەنی ئێران لە بەرامبەر دۆلاری ئەمریکی و بەردەوام لە دەستدانی بەهاکەی زیانی بەکرێکار و بازرگانانی یان بازرگانێکی زۆری هەریم و عێراق گەیاندووە هەندێک لە بازرگانەکان دەڵێن بە هەر نرخێک تومەن بکڕی زەرمەند دەبی. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک ئەم راپۆرتەی ناردووە. ماوەی 28 ساڵە سەرقاڵی کاری گۆڕینەوەی دراوە و کار لە تمەنی ئێرانی دەکات و دەڵێت تمەن زیانی بە خەڵکێکی زۆر گەیاندووە. هاوڕێ ئەحمەد هۆکاری زیانکردنی خەڵکی کوردستان لە تمەن بۆ بەردەوام دابەزینی و
لە دەستدانی بەهاکەی دەگێڕێتەوە. پەترەیەکە ڕواجی زۆر کەمە. چونکە ئەم تمەنە خەساری زۆر لە خەڵکدا من چوومەتە سەر قەناعەتێ لەبان ئەو زبڵە بیدۆزەرەوە تای تێریتە لای دوکاندارەکە زەرری لیەکەی ئەمنە پیسە. هەموو کوردستانی تاواندۆ ئەوەی دەوڵەمەنە لە منتیقە و سنووری سلێمانی و ئێرانە هەمووی خەساری لێکردەیە. هەر کەس وە گوێرەی خۆی هەر کەسەوەینی خۆی دەوڵەمەن بە نەوعێ فەقیر بە نەوعێ کاسب بە نەوعێ هەموو کەسی خەساری لێکە و خەساریشی لێکە. تا چەند ساڵێک لەمەوبەر 380 تومەنی ئێرانی بەرامبەر بوو بە $100 ئەمریکی. بەڵام ماوەی 3 ساڵە تمەن بە تەواوەتی بەهای لە بەرامبەر دۆلار لەدەستداوە بە جۆرێک بەهای $100 لە بازاڕەکاندا سەروی 4 ملیۆن تمەنە و کەسیش ناوێرێت کار لە بواری گۆڕینەوەی تمەن بکات. لە ساڵی کۆتایی ساڵی 2022 و ئەم سەرەتای 2023 بەردەوام نرخی تمەن بەرە و دابەزینە چێت و دۆلار و دراوی عراقی لە چاوە بەرزەبێتەوە. ئەمە وای کردووە کە کەس نەوێرێت ئیش لە تمەن بکات. تمەن لە ئێستادا زیاتر لەلایەن ئەو کەسانەوە بەکاردەهێنرێت کە بۆ سەردانی پزیشک یا خودکاری بازرگانی سەردانی ئێران دەکەن. خەڵک بە جۆرێک لە کڕینی تمەن ترساوە هەز دەکەن بە هەر جۆرێک دەستی بۆ بەرن زەرەرمەند دەبن. من حەز دەکەم ئەو خەڵکانە ئیشی تومەن نەکەن ڕاستەوخۆ لێرەوە بڕۆن بۆی قومارخانەکان قومار بکەن زۆر لە تومەن باشترە. تومەن شتێکە زباڵێ مەشنە دەوریا بە هیچ شێوەیەک. تومەن پارەیەک نییە حساب پارەی بۆ بکەیت گونا حساب پارە بۆ تومەن بکەیت. تومەن زەرەری زۆری لە خەڵکدا ئەفلاسی وە خەڵک کردێت. تومەن لەیرە کردیانەتە پاشای پارەکان. تومەن خۆی هیچ نییە لە عالەمە هیچ نییە. ئیسە بۆ لەیرە لای ئێمە ئاوا حسابی بۆ ئەکرێت. بەهای تمەن لە بازاڕەکانی عێراق و هەرێم تا دێت زیاتر دەشتێت. پێناچێت بە ئاسانی بەهای تمەن سەقامگیر ببێتەوە بەهۆی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران. وڵی کۆمەڵی خەڵکەیە پارەی هەیە لە ماڵە ئیش نازانێ ڕایداتە تومەن هیوایە حوشە فرۆشەیە بەڵام پیکابی دەبڵ قەمەرەی داهاتە تومەن دایەنا لە ماڵە لای بەڵکم دوایی سەرکەوە تومەن بەقەوت بێ ئیسفادەیەکی لێ بکەم کەچی زەرەرەکە تا ئیسە کەس ئیسفادەی لە تومەن نەکردێ. سەرباری لە دەستدانی بەهاکەی و کشانەوەی زۆرێک لە بازرگانەکان لە بازرگانیکردن پێوەی بەڵام هێشتا بازاڕەکانی هەرێم و عێراق پڕە لە تمەنی ئێرانی بەهۆی هاوسنووری ئێران لەگەڵ عێراق و هەرێم و بەردەوامی ئاڵوگۆڕی بازرگانی. دڵشاد ئەنوارە دەنگی ئەمریکا گەرمیان. دوه چهارشەمێ دادگەها کە تورکی سەرۆکیەکەتیا تەندروستیا تورکی بە بەڵاوەکردنا پرۆپاگاندەیەک ji rêxistiyek tîroristî re ciza kir piştî dadgehkirinekê ku rêxistiyên mafê mirovan wek hawlek ji bo bêdengkirina rexnegirên hikûmetê şermezar kiriye. Dadgeha Istanbolê nêzîkî 3 sal cizayê zindanê ji bo Dr. Sebnem Kurur vebiriye lê di heman demî de biryara berdanawî jiya pêşwex daye ji demê ku wê daxwaza pêdaçûnê bi ser hukmê dadgehê de kiriye. Dr. Sebnem 63 saliye li cotmehê hatibû girtin bi tawana ku li ser navê Partiya Karkerên Kurdistanê ya qedexekirî PKK propaganda kiriye hatibû sûcdarkirin. Li demê dadgehkirinê wê tawanê li dijî xwe red kirin û gotiye wê baweriya xwe weka kesek profesyonel diyar kiriye. Lê helbijartinên dahatî li Tirkiya û namzetkirina namzetên serokatiyê behs û bazarê germ e. Belên Salih pêdaçûnekê bi ser vê mijarê de dike. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردن لە تورکیا دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەوڵ دەدەن ڕکابەرە سیاسیەکان جا لایەنێک بێ یا کەسایەتیە سیاسیەکان بن دووچاری گێرمە و کێشەی یاسایی بکرێنەوە تا لەو ڕێەوە کاریگەریەکانیان لە هەڵبژاردندا کەم بکرێتەوە یان هەر نەمێنەیە. بەپێی ڕای ئەندامانی پارتی گەلانی دیموکرات ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و لایەنەکەیشی واتە پارتی داد و گەشەپێدان بەرامبەریان دەیکەن بەشێکە لەو هەڵمەتە لە ڕێی بەکارهێنانی دادگاکانی تورکیاوە. ئەمە گورزێکی ترە لە دیموکراتی. ئەو ژینگەی حکوومەت هێناویەتی ئاراوە دژ بە سیاسەتی دیموکراتیە و هۆکارێکیشە بۆ ئەو بڕیارە. ئەم بڕیارە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی دادگاوە و تووڕەی خەڵکیشی دژ بە حکوومەت زیاتر کردووە و سووربوونیشی لە ناو خەڵکدا تۆکمە کردووە. با هیچ کەسێک گومانی نەبێت لەوەی لە کۆتاییدا سەرکەوتن بۆ ئێمەیە.
هەدەپە وەک خۆی دەڵێ ئامانج و استراتیژیەتەکەیشی لە پێناو ئاشتیدایە لە تورکیا و چارەسەرکردنی کێشەی کوردە لەو وڵاتەدا لە ڕێی دیالۆگ و دەستورێکی دیموکراتیانەی سیڤیلی. لە زیاتر لە 8 ساڵی تەمەنیدا یەکێک لە سەرکەوتنەکانی هەدەپە وێڕایی هەموو ئەو فشارانەی لەسەری بوون، بەڵام توانی بربەستی لەسەدا دەببڕێت و دەسەڵاتدارانی ئێستای تورکیاش هەدەپە بە باڵێکی پارتی کرێکارانی کوردستان دادەنێن و دەژڵێن هاوکاری و پڕوپاگەندە بۆ تێرۆریزم دەکا. شوان حەمە نووسەر و لێکۆڵەر میوانی ئەمەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوون. دەست بەجێ یەکەم پرسیارم ئەوەیە، کامیان زیاتر مەترسیدارە بۆ دۆزی کورد لە تورکیادا؟ داخستنی لایەنێکی وەکو هەدەپە و قەدەغەکردنی و لایەنە سیاسیانە یاخود دوورخستنەوەی کەسایەتیە سیاسیەکان لە بواری سیاسی وڵاتەکەدا؟ سلااو کاک بەڵێن سلااو بۆ بینەر و جۆگرانتان. بە بڕای من هەردووچان بۆ نمونە ئەو کەسایەتیەکان زۆر جار دەوری ڕابەری ئەو حیزبانە دەبینن و ئەمە دوورخستنەوەیان کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان و داخستنی پارتە سیاسیەکانیش بۆ نمونە هەدەف ئەوەش بە جۆرێک کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. بۆیە بە بڕای من حکوومەتی تورکیا و بە سەرۆکایەتی تایب ئەردۆغان هەوڵەدا دادگا بەکاربێنێ بۆ لێدان لە نارە سیاسەکانی خۆی. بینیمان پێشتر ئەکرەم ئیمامۆغلو وەکو بە جۆرە سزای دادگایی بەسەرا سەپێنرا و ئێستا بۆی هەیە کە باحاڵداوای پێداچوونەوە بکە، هەروە لە بەرامبەر پارتی هەدەف بە هەمان شێوە و لە لای کەس بە هەمان شێوە دادگا بەکاردێنێ. بۆ نمونە ئازادکردنی خانم فنجانچی، شەبنم فنجانچی بۆ جۆرێک لە هەوڵێکە بۆ ئاشکردنەوەی توێژی ئەکادیمیستی و مامۆستایانی زانکۆ و ئەو توێژە بەگشتی. بۆیە بەکارهێنانی ئەم دادگایە ئامانجی سیاسی لە پشتا باشە. کاکشوان بۆ خۆت دەزانیانێگە باڵۆدا نەچوو بم، هەتا ئێستا 7 لایەنی سیاسی کوردی لە تورکیادا قەدەغە کراون. جیاوازی ئەم قەدەغەکردنەی کە ئێستا وەکو هەڕەشە و مەترسیە لەسەر هەدەپە، جیاوازیەکە لە چیە لەگەڵ ئەو قەدەغەکردانەی پێشوودا؟ جیاوازێکی زۆر گەورە هەیە، زۆر بنچینەی شەبەڕاستی، چونکە پێشتر ئەو پارتانەی کە لەژێر ناوی پارتی تورکیا دروست بوون و بەڵام لە هەناودا پارتی کوردی بوون یا دەنگدەرانی کورد بوون، ئەوانە نەیانتوانیەوە ئەو بربەستە دەستوریە کە لە سەتادا بوو بیبڕن. بەڵام هەدەف لە چەندین قۆناغا بە هەموو ئاستەنگەکانەوە کە بۆی پێشاتوە توانیوێتی ئەو بربەستە ببڕێەوە ڕاپرسێنەوەکان دەڵێت ئەم جارە ڕەنگە لە 11 تێپەڕێنێ. بۆیە زۆر گرنگە ئەو قۆناغی هەدەف بە بڕای من ئەنجامی هەموو ئەو قۆناغانەی ساڵانی پێشووترەکە کورد بە جۆرێک هەوڵی داوە بچێتە ناو دنیای دیموکراتی و سیستمی دیموکراتی تورکیاوە، بەڵام بە بیانووی جۆرا و جۆر و زۆر جاریش بە یاسا ڕێگەی لێگیراوە لەم بەشداریکردن. کاکشوان دەگەڕێمەوە بۆلات. بێژگە لە هەدەپە پێدەچێت لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تریش لە تورکیا گرفتی هاوشێوەیان هەبێت، بەڵام بە ئەندازەیەکی کەمتر. وەک خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردنەکەی مانگی 6 داهاتوو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە خۆ تا بتوانن بە ڕێگەیەکی دیموکراتیانە ئاڵوگۆڕێک لە دەسەڵاتدا بکەن. مانا بۆ کۆمار تەنها لە ڕێی دیموکراتیەوە دەبێت و لە ڕێ ئەوەی خەڵک خۆیان فەرمانڕەوای خۆیان بن. هەر بۆیەش 6 لایەن پێکەوە کۆ دەبنەوە نەخشەی ئابووری خۆیان و نەخشە ڕێگەکانی تریان تەواو دەکەن. ئەو جا کاتی ئەوە دێت بڕیار لە کاندید بدرێت بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵ. کاکشوان وەکو جەنابی شداگاداری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەی تایبەتی خۆیانیان کردووە بە شوێنەوەدان کە کاندیدێکی هاوبەشیان هەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کە لە مانگی 6دا دەکرێت، بەڵام
کورد لەو کۆبوونەوەیەدا بەشدار نییە لە کاتێکە دەنگی کورد لە تورکیادا پێدەچێت یەکلاکەرەوە بێ بە تایبەتی ماگە بڕوانینە هەڵبژاردننی شارەوانی پێشتر کە کرا و ئەکرەم ئیمامۆغڵو بووە سەرۆکی شارەوانی ئەستەمبول لەگەڵ یەکەمی هەڵبژاردندا تەنها نزیکەی 8,000 دەنجێک جیاوازیە بوو لەگەڵ کاندیدەکەی ئاکەپەدا بەڵام لەگەڵ ڕیدووەمە جیاوازیەکە گەیشتە زیاتر لە 800,000 دەنگ. جەهەبە بۆ خۆشی دەڵێ بەشداری کورد وای کرد ئەو جیاوازیە دروست بێ ئەی بۆ ئێستا کورد بەشدار نییە تایدا زیاتر لە هۆکارێکی هۆکاری یەکەم ئەوەی کە پێڵێن مێزی شەشی یا ئەو شەش پارتەی کە بە ناوی بەرەیەکیان پێگەێناوە بە کورتی باسکەم سێ بەرە هەیە بەرەی حکوومەت بەرەی شەش کەسی و بەرەی هەدەف و چەپەکان ئەو بەرەی شەش حیزبیە ببوورە شەش حیزبەکە لە تێکەڵەیەک لە حیزبی ئیسلامی و پارێزگار و چەپ و ئەوانە پێک هاتووە لەسەر هەموو خاڵەکان ڕێک نین لە لای چکەش لەوە ئەترسن کە بەرەی دەسەڵاتدار بەشداری پێکردنی هەدەف لەگەڵ شەش پارتەکەیە بەکار بێنێ وەکو پروپاگاندا لەژێر ناوی تیرۆر و دەنگدەرە قەومیەکان نەتەوەیەکان لە دەوری خۆی کۆ بکاتەوە بەڵام زۆرێک لە توێژەرە تورکەکان پێیان وایە کە لە دیوە شاراوەکەیە ئەم بەرەی شەش زائیدیەکە واتە بەرەی شەش حیزبەکەیە زائید هەدەف وەک جەنابیشت باست کرد هەدەف ئەو قورساییەیە کە سەنگی تەرازوەکە ئەتوانێت بەلایەکە دابشێنێ و ئەمە زۆر گرنگە کە هەر لەبەر ئەوەشە کە هەوڵیان داوە بێبیدەنە دادگا و حیزبەکە دابخەن هەتا ئێستا هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئاماژە بەوە دەکەن کە پێویستە کاندیدێکی یەکگرتوو هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی کاندیدی ئاکەپە کە ڕەجەب تەیب ئەردۆغانە هەتا ئێستا بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەتا ئێستا کاندیدەکەی خۆیانیان دەستنیشان نەکردووە پێ دوایە بگەنە ئەوەی کاندیدێکی هاوبەشکانە بێ بە دڵنیایەوە بە بڕای من دەگەنەوە ئەگەر چی لە سیستەمی حیزبی هەڵبژاردننی تورکیا پارتە سیاسیەکان کاک بڵێن ئەگەر چی سێ بەرە هەیە بەڵام هەر پارتەی سیاسی دەنگدەری خۆی هەیە یعنی هەر پارتەی سیاسی لە هەڵبژاردەکانە دەنگی خۆی دێنێ دوایی ئەم دەنگانە بەیەکەوە بەرەکان کۆی دەکەنەوە و لەوەیە ئەنجامەکان دەرەکەوێت بە بڕای من دەستێوەردانی دادگایە بەکارێنانی دادگا بۆ ئەوەی کە سزای زیندانی بەسەر ئەکرەمی ئیمامۆغڵوە بسەپێنێ جۆرێکە لە لێدانی ئەو کاندیدە بەهێزەی کە پێشتر وەکو باست کرد شارەوانی ئەستەمبول بردەوە و هەدەف ڕایگەیاندووە کە ئەوان پشتیوانی کەمال کلیکجار ئۆغڵو سکرتێری گشتی پارتی کۆماری گەلی کۆماری دەکەن ئەگەر چی کەمال کلیکجار ئۆغڵو لە ینی پاشخانەکەی عەلەویە بەڵام پێچێ ئەو پشتیوانی هەدەف کەوتم لە 113 دەنگەکانی هەیە کەمال کلیکجار ئۆغڵوی هاندابێ بۆ ئەوەی کە ڕەنگە لە داهاتووە ئەو هەندی ئاماژەی داوە کە ئەو وەکو پرسیارە سەرێکیەکە لێرەدا ئەوەیە چ متمانەیەک هەیە بۆ کورد کلیکجار ئۆغڵو بێ یا هەر کەسێکیکە بێ هەمان ئەو سیاسەتانەی حکوومەتەکانی پێشوو بەرامبەر بە کورد دووبارە نەکەنەوە زۆر بە کورتی تکایە هیچ متمانەیەکی کۆنکرێت نییە بەڵام شەش پارتە سیاسیەکە ئەوەی مێزی شەشی ئەوە هەندێک پێشنیاریان ڕاگەیاندووە کە ئەوان ئەگەر بیبەنەوە دەستورە گۆڕن ڕێژەی بربەستی بەشداری لە هەڵبژاردنەکاندا بزێن بۆ لە 103 و سیستەمی سەرۆکایەتی دەکەنەوە بە سیستەمی پەرلەمانی و هەندێک ئازادی مەدەنیەکان و ئازادی ژنان و پیاداچوونەوەی سیستەمی پەروەردە و دادگای سەربەخۆ ئەوانە ڕەنگە کورد لەمەیە ئەگەر ڕاستە و خۆش نەبێ ناڕاستە و خۆ سوودمەند بێ بەڵام ئەمێنێتەوە ئەوەی کە هێزی بناغی هێزی هەدەفە بەڕای من بە ئاسانی لە ناو ناچێت. بەڵێ کاکشوان زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت سپاس و پێزانین بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندە لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.
دەبێژێ نوچە خۆش ئەوە دەما نوچەنە بن مخابل بەرنەما ئیرۆمە بن نوچەیەکی نەخۆش دەست پێ بکن دەما کارمەندین هاوارچۆنێ لێ دەڤەرە سۆنومەیە ویلایەتە فلۆریدا دەبێژن هەوڵێن وان سەر نەکەتن ji بۆ ڕزگارکردنا خانمێکە 43 ساڵی دو ئۆتۆمبیلا خوادا بن ئاوە بوو ji ئەنجامی لەهین بەری چەند ڕۆژان بکیمی یان بکیمی هەفدە کەس لە کالیفۆرنیا مرن ji دەمێ بارانên بۆش دەست پێ کری لە دەستپێ کاڤێ ساڵی و بوونە سەدەمین لەهیانژی بڤێ چەندی ئەمتین داویە بەرنامە ئیرۆ یا کورت و نەکشن هەتا سبەهی دگینێک هەر شاد و بەختەوەربن و سڵاو و ڕێزی من دەخیلە شەمۆژ بووە یاریدا خۆدا حافظ